پەردا لەسەر وێنەی شەهید سۆران مامەحەمەلا دەبرێت. ئەو ڕۆژنامەنووسەی بەر لە 12 ساڵ بەهۆی پیشەکەیەوە لە بەردەم ماڵەکەی خۆیدا لە گەڕەکی شۆرجەی شاری کەرکووک لە کردەوەیکی تیرۆریستیدا شەهید کرا. کەسوکار و هاوپیشە و چالاکوانانی مەدەنی بەدانانی 12 گوڵی سوور وەک هێمایەک بۆ تێپەڕبوونی 12 ساڵ بەسەر شەهیدکردنی یادی ئەو ڕۆژنامەنووسە دەکەنەوە. زۆر دەستخۆشی لەم گەنجە ئەناناکەم بەڕاستی جێگای شانازین بۆ ئەمە ئەمڕۆ لە خەمەکانی ئێمان سوک کردەوە هەستان بە نوێژەنکردنەوەی ئەم وێنەیە زۆر دەستخۆشییان لێکەین تاک و گەنجی بێر و ئازا و لێری وەکەمان هەبن خوێنی سۆران ون نابێ ئەوانەی کەسی سۆرانیان تیرۆر کرد بە تەمابوون دەنگی ئازادی کی بکەن لەم شارە بەڵام بە تیرۆرکردنی سۆران سەتان سۆرانی تر هاتۆتە گۆ و هاتۆتە سەر شەقام دش بە گەندەڵکاران وەساونەتەوە قەڵەمەکانی سۆران زیندوو ئەمێنێتەوە. بەسمانەوە بوو بەڕاستی کاتێک بە دامێنی خەڵای کەرکووک کارڕەتەبی وێنەکەی هەمیشە بە درەوشاوایی وەکو پەلکە زێڕینەیەک لە دامێنی ئەم قەڵایە وەکو ڕەمزی قەڵەمێکی شکێنراوی غەدەرێکرا و بمێنێتەوە. هیتلەر بەو زۆرداری خۆیەوە دەیوت زۆر ئاسانە هێرش بکەیتە سەر نارەکەت دوژمنەکەت بیکوژی بەڵام زۆر ئەستەمە دەست بۆ ڕۆژنامەنووسێکی وڵاتەکەی خۆت بەری چونکە تۆ ڕۆژنامەنووسێک ئەگەر لەگۆ دەخەی سەدانی تر دێتە گۆ تۆ ئەگەر قەڵەمێکی بە برش ئەشکێنیت سەدان قەڵەمی تر دێتە نووسین لەسەرت. دروست ئەمە لە کوردستان ڕوویدا ئەوانەی کە ویستیان بۆ پاراستنی یاخود پیان وابوو ئابڕۆیان دەپارێزرێت بە کوشتنی بە تیرۆرکردنی شەهید سۆران هێندەی تر ڕاستیەکان بۆ خەڵک ڕوون بۆ ئابڕۆیان تکا هێندەی تر بە بەرچاوی کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە بە بەرچاوی نەتەوەی گرتوەکانەوە بە بەرچاوی تەواوی ڕێکخراوەکانی مافی مرۆڤەوە لەسەر ئاسی جیهان ئابڕویان تکا. ئەمڕۆ بۆ ئەوە نەهاتوین ئێمە بڵێن داواکارین پەیامی ئێمە ئەم بکوژانی بدرێتە دادگا ئێمە دەڵێن سپۆنسەرانی بکوژانی سۆران هێندەی تر لە ئێستا ڕوو ڕەشتر بێت. بە ناوی سندیکای ڕۆژنامەنووسان بەشداریمان کرد لە یادکردنەوەی شەهیدکردنی شەهیدی قەڵەم یەکەم شەهیدی قەڵەم لە کەرکووک سۆرانی مامەحەمە بەداخەوەی هەموو ساڵ ئەم یادەکەینەوە 12 ساڵ بەسەر تێدەپەڕێ بەسەر شەهید بوونی کاک سۆران هەتا ئێستاش بە کوژانی ئەو بە ئازادیە سوڕێنە و بەڵام تا ئێستا نەمان بینی بە کوژی ڕۆژنامەنووسی یا چالەکەوانێکی مەدەنی دەستگیر بکرێتن لەم شارە. ئێمە وەکو کۆمەڵێ گەنج وەکو کۆمەڵێ ڕۆژنامەنووسی ئەم شارە پێمان خۆش بوو وەکو بەسەرکردنەوەیەک بەسەرکردنەوەی ئەم شەهیدە بکەین شەهیدی ڕاستی شەهیدی قەڵەم جا بۆ نوێژەنکردنەوەی ئەم وێنەیە ئێمە پێیانمانەیە پێیان ئێمە هەیە ئەوەیە کە سۆرانەکان کۆتایی نایەن لە کەرکووک لە کەرکووک هەمیشە شوێنی کەسانی بوێر بووە وەکو سۆرانی مامەحەمە وەکو شێخستار و زۆری لەوانەی تر. بەر لە 12 ساڵ و لە ڕێکەوتی 28 تەموزی ساڵی 2008 لە بەردەم ماڵی خۆیدا لە گەڕەکی شۆرجی شاری کەرکووک ڕۆژنامەنووس سۆران مامەحەمە شەهید کرا تاکو ئێستاش دۆسیەکە یەکلای نەکراوەتەوە و بکوژانشی دەستگیر نەکراون. بەپێی ئەمارەکان جگە لە شەهید سۆران مامەحەمە لەسەر ئاستی عێراق و کوردستانش سەدان پێشەلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان تۆمار کراون کە هەندێکیان بوونەتە قوربانی و گیانیان لەدەستداوە بەبێ ئەوەی بکوژان دەستگیر بکرێن. حەسیب حارس کەناڵی کەرکووک.